ژماری توشمان گەیشتۆتە زیاتر لە 6,100 حاڵەت لە هەرێمی کوردستان لەم چرکێدا زیاتر لە 4,000 حاڵەتی توشبوومان هەیە بارودۆخی نزیکەی 20-25 حاڵەتمان زۆر خراپە کە هەڕەشە لەسەر ژیانیان هەیە بەداخەوە نزیکەی 100 حاڵەتێکمان دەبێت کە پێویستی بە ئۆکسجین هەیە بۆ ئەوەی هەناسە بدات حاڵەتەکانی دیکەمان زۆر حاڵەتمان هەیە بە خۆشحاڵیەوە کە نزیکی 150 لە دەروی نەخۆشخانەکان دەتوانن چاودێریان بکرێت لە بەشە ناوخۆیەکان و ئوتێلەکان بەڵام ئەم ژمارانە گۆڕانی بەسەردادێت چرکە بە چرکە و ئەم حاڵەتانەی کە بێنیشانن دەکرێت بەرامبەر ئەوانە چەند حاڵەتمان هەیە ئەو ئەوەندە حاڵەتە و یان زیاتریش ئێستا لەناو کۆمەلگابوونی هەبێت دەستنیشان نەکرابێت بەرکەوتنی هەبێت هەر لەبەر ئەوەی وەکو وەزارەت پێشنیاری قەدەغەی هاتوچۆ دەکەین بۆی ئەو بەرکەوتنانە کەم بێتەوە پێشنیاری ڕێکاری خۆپارێزی دەکەین بۆی ئەو قەدەغانە کەم بێتەوە هەموو پێشنیارەکانی وەزارەت لە کاتێکدا کە دەکرێت بۆ ئەوەی بەرکەوتنی حاڵەتی دەستنیشان نەکراو لەگەڵ حاڵەتی دیکە کەم ببێتەوە بۆ هەموو کەسێک ناتوانرێ بکرێت بەداخەوە وەکو پێشتر چونکە پێشتر یەکەم سەرچاوی توشوەکانمان زانرا بوو دەمانتوانی بە دوواداچون بۆ هەموو هاوڵاتیان بکەین لە ئێستادا گەیشتونەتە ئەو قۆناغی کە بە دوواداچون وەکو پێشتر گرنگجی زۆری نەمێنێت کەمە ئاماژەیەکی مەترسیدارە دووەم پێشتر دەمانتوانی بۆ هەموو هاوڵاتیان بکەین ئێستا ئەو کەسەی نیشانەی نەبێت و گریمانی بەرکەوتنی نەبێت بە هیچ شوێک ناتوانین بۆی بکەین چونکە ژمارە پشکینەکان سنووردارە حاڵەتەکان لە بەرزبوونەوەدایە بۆیە تەنها ئەوانی لە ڕووی پزیشکی و گومانیان لێ دەکرێت تەنها پشکنی لەوانە دەکرێت یان ئەو کەسانی ڕۆژانە بەرکەوتنێکی زۆریان هەیە لەگەڵ هاوڵاتیان دوای ئەوەی لەلایەن پزیشکی پسپۆڕۆ بڕیا دەدرێت پشکنینی بۆ دەکرێت ئاماژەی مەترسیدار لێرە ئەوەیە کە باسی دەکەم ئێمە لە کۆتایی هاتن بە سەرچاوەکان نزیک دەبینەوە ئەگەر بەم شێوە بەردەوام بێت و هاوڵاتی پابەت نەبێ ئیدی دەگەینە ئەوەی ڕۆژانە تووشی کورتیانان بین لە پشکنین لە ئامێری پزیشکی لە دا و دەرمان بە خۆشحاڵی و تا ئێستا پێی نەگەیشتن بەڵام بەداخەوە دەبێت ئەو بڵێم کە ئەگەر وا بڕوات زۆر نزیکە ڕووبدا